Hello dear students of second grade, I hope you're all doing well. سلااو خوێندکارە خۆشەویستەکانی پۆلی دووەم، هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ یونتێکی تازە خوێنین، ئەویش یونتی 14. یونتی 14 خوێنین، 6 وانەی لێ خوێنین لە کلاس بووکەکە، هەروەها چەند هۆموورکێکمان هەیە لە وەرکبووکەکە. با دەست پێ بکەین. Family and Friends, Multi-1 2. Unit 14. Look at the photos. Listening 144. Listen and point. Kind. Naughty. Wet. Dry. Fridge. Photo. Wet. Kind. Dry. Naughty. Photo. Fridge. Listen and repeat. Kind. Naughty. Wet. Dry. Fridge. Photo. Listening 145. Listen and chant. Kind, kind, kind. Naughty, naughty, naughty. Wet, wet, wet. Dry, dry, dry. Fridge, fridge, fridge. Photo, photo, photo. Listening 146. Listen and read. Look at the photos on the fridge. Look, we were in the park. You were kind, Tim. The babies weren't sad. They were just hungry. We were outside. We were very wet. Mum wasn't wet. It was dry in the flat. Look at this one. It was Billy's birthday. He was very naughty. Look, these ducks were naughty. And this goat was naughty too. I was naughty then, but I'm not naughty now. I'm a big boy now. Yes, you're very good now. Unit 14. یونتی 14 یەکەی 14 لاپەڕە سەود و با بزانین واتای ئەم شەژوشەیە چییە، بەڵام پێشەوەی واتاکانی بکەم بە کوردی، هەر یەکە لەم شەژوشەیە لە دەفتەرەکانتانە لەسەرەوە بۆ خوارەوە بنووسنەوە. یەکەم دانا kind. kind بەو کەسانە ئەوترێ کە مهرەبانن. kind واتە مهرەبان، کەسێک کە باش بێ، دڵی باش بێ، یارمەتی خەڵک بات،
p.102 kind ئێستا ئەم دوو مناڵە ئەگرین ئەم وا بزانم قەژر سەوی پێ ئێوە یارمەتیان باژیریان بکاتەوە ئەمە کایندە مهرەبانە لەگەڵیانە. نۆتی واتە لاسار و بزێ و کەسێک کە هەریەکا کە عەجوولە ئەمە پێوترێ نۆتی. wet واتە تەڕ ئەها لە دەرەوە تەڕە. dry واتە وشک ئێستا لە دەرەوە تەڕە چکە بارانە بەڵام لە ژوورەوە ئەم لە ناو شوقەکەیە لە دەرگاکە نەچۆتە دەرەوە وشکە لە ناوە کەواتە wet و dry عەکسی یەکترن. fridge واتە سەلاجە. photo وێنە. جای ئەو ئەم ڕیدینەمان هەیە بزانین چییە. Rosie ئەڵێت look at the photos on the fridge. سەیری ڕەسمەکانی سەر سەلاجەکەکە. چەند ڕەسمێکیان کردو بە سەلاجەکەوە بە بلیوتی مەڵێ سەیری ڕەسمەکانی سەر سەلاجەکە بکە. لا number 2 Rosie ئەڵێت look we were in the park. سەیرکە ئێمە لە پارک بووین. You were kind Tim تۆ مهرەبان بووی. تیمیش ئەڵێت the babies weren't sad. ئەڵێ مناڵەکان بێتاقەت نەبوون. They were just hungry. ئەوان هەر برسیان بوو تەنها برسیان بوو. وێنەی سێیەم Rosie ئەڵێت we were outside. ڕەسمێکی تریان پیشانەیە لەم ڕەسمایە ئێمە لە دەرەوە بووین. We were very wet. ئێمە زۆر تەڕ ببووین. اینجا تیم ئەڵێ Mom wasn't wet. ئەڵێ چی؟ ئەم تەڕ نەبووە. It was dry in the flat. بۆچی لەبەرەوەی و لە ناو شوقەکەیە بووە خۆ لە ناو خانۆکە باران نابارێ لە ژوورەوە وشک بووە ناو شوقەکە وشک بووە. Look at this one. سەیریم دانەیە بکە. It was Billy's birthday. ڕۆژی لەدایک بوونی بیلیە. He was very naughty. زۆر لاسار و بزێوە. جا سەیری بیلی کەن تەریقە بێتەوە. Number 5 Rosie ئەڵێت Look, these ducks were naughty. سەرکە ئەم مراویانەش لاسار و عەجوولن. And this goat was naughty too. بزنەکەش. بۆچی چکە بزنەکە چۆتە سەرم پارچە تەختەیە چ لەم گەڵایانە خوات و لێرەشە مراویەکان چون خواردنەکەی بیلیان بردووە. Number 6 I was naughty then. اینجا بیلیش هەڵێ من ئەو کاتە لاسار بووم. But I'm not naughty now. بەڵام من ئێستا لاسار نیم. I'm a big boy now. من ئێستا کوڕێکی گەورەم. خوشکەکەشی Rosie پێڵێت Yes, you're very good now. بەڵێ تۆ ئێستا زۆر باشیت. لاپەڕە سەوسێ گرامەرمان هەیە با بزانین بابەتی ئەم جارەمان چییە. بابەتی ئەمڕۆمان was و were. بۆ باسکردنی شتێک لە ڕابردووە. ئەمان سەیری ڕەسمەکانەکەن سەیری شتێکی کۆنەکەن. بۆ نمونە تیم لێرە سەیری ئەم ڕەسمەی خۆیە کات ئەڵێ I was happy. من دڵخۆش بووم. Rosie سەیری دایکێکاڵێ she wasn't wet. تەڕ نەبوو. Rosie بەتی مەڵێ you were kind. تۆ مهرەبان بوویت. مەبەستی لە جارانە ئەو کاتە لەم ڕەسمەیە تۆ مهرەبان بوویت لێرەیە. They weren't sad. تیمش سەیری ڕەسمەکە ئاکا دەڵێت ئەوان بێتاقەت نەبوون. باشە بۆچی لێرە وۆزمان بەکارهێناوە کەچی لێرە وێرمان هەیە. بۆچی ناڵێن I were happy بۆچی ئەڵێن I was happy. لەبەرەوەی یاسا لە زمانی ئینگلیزیە لەگەڵ وۆزە I, he, she لەگەڵ وۆزە بەکارهێنین. You, they, we لەگەڵ وێرە بەکارهێنین. بۆ نموناڵێ I was, he was, she was. بەڵام بۆ were ئەڵێ you were, they were, we were. ئەگەر بۆ یەک کەس بێت was بەکارهێنی کە ئەڵێ من تۆ یەک کەسی کە ئەڵێ هی باسی یەک کوڕەکەی کە ئەڵێیشی باسی یەک چەکەی کە ئەڵێ they ئەڵێ ئەوان باسی چەند کەسێکەکەی کە ئەڵێ وی باسی چەند کەسێکەکەی کە ئەڵێ you مەبەست لە چی ئەڵێ ئێوە. ئەگەر یەک کەسێک بێت و چەند کەسێکیش بێت هەر you بەکارهێنیت و ئەڵێیت ئێوە. ئێوەش ئەمە وەکو من لە دەفتەرەکەتانە بینووسن. لەژێر وۆزە I و he و she لەژێر وێرە you, they, we. پاشان ئەم ڕاهێنانەمان هەیە
وتمان کە شیمان هەبوو باوەڕەکە بێنینەوە کە شیمان هەبوو چی هەڵەبژێرین was she was ئەی theyمان هەبێ چی بەکارەهێنین was یان were باسی نێگەتیڤمان نەکرد بۆ نمونە ئەڵێن she was happy کچەکە دڵی خۆش بوو ئەی ئەگەر بڵێ دڵی خۆش نەبوو ئەڵێ چی she was ئەکەی بە چی ئەبێت چی بنووسی لە جیاتی was ئەبێت بە wasn't she wasn't happy she was happy she wasn't happy ئەی ئەگەر were بەکاربێنین نەبێت چیمان هەبێ شتێکی کۆ بۆ نمونە they were happy ئەی ئەگەر بڵێ ئەوان دڵخۆش نەبوون ئەڵێ چی they weren't happy باشە باوکەگیان was پۆزیتیڤە ئەگەر بڵێ دڵی خۆش بوو she was happy دڵی خۆش نەبوو she wasn't happy خۆشحاڵ نەبوو she wasn't happy ئەوان خۆشحاڵ بوون ئەوان دڵخۆش بوون they were happy ئەگەر پێچەوانەکەی بێ خۆشحاڵ نەبوو بێتن دڵیان ناخۆش بوو بێ ئەڵێ چی they weren't happy wasn't weren't was were was پۆزیتیڤە wasn't نێگەتیڤە were پۆزیتیڤە weren't نێگەتیڤە wasn't کورتکراوەی چییە کورتکراوەی was notە was not ئەی weren't کورتکراوەی چییە weren't کورتکراوەی were notە wasn't کورتکراوەی was notە weren't کورتکراوەی were notە Number 2 چەند کەسن دوو کەسن مادەم دوو کەسن خەرخۆی نووسیەتی theyمان هەیە ئەڵێ they wasn't یان they weren't بۆ they لەژێر کامیانایە لەژێر wێرایە کەواتە بێ wێرەکە هەڵبژێرین they weren't wet ئەوانتر نەبوون چکە چتریان پێیە سێم he was naughty he were naughty هیمان هەیە هی چی لەگەڵا بەکاری was یان were he wasی لەگەڵا بەکارێت Number 4 You wasn't dry you weren't dry لەگەڵ youە چی بەکاربێنین wasn't یان weren't ئەبێت weren't بەکاربێنین you weren't dry تۆ وشک نەبووی تەڕ بووی Number 5 I was tired I were tired باسی خۆتەکەی ئەڵێ من لەگەڵ ئایا چی بەکارەهێنین was یان were was She wasn't cold she weren't cold ئەگەر شیمان هەبێ وتمان I لەگەڵ he و she و it چیان لەگەڵا بەکارەهێنین was یان were was she wasn't cold بەم شێوەیە ئەم ڕاهێنانە شیتارەکرێ Listening 147. Listen and point. Tidy. Untidy. Floor. Rubbish. Dirty. Untidy. Dirty. Tidy. Rubbish. Floor. Listen and repeat. Tidy. Untidy. Floor. Rubbish. Dirty. Listening 148. Listen and sing. The house was so untidy. Hello, Mum. The party was fun. Everyone was happy, each and every one.
ئەی ئەم پێنجۆشە تازەیە چییە؟ تایدی واتە ڕێک و پێک و ڕیزکراو چەند بە جوانی دانراوە. ئەنتایدی واتە ڕیز نەکراو بە ڕێک و پێکی شتەکان دانەنراوە. فلۆر واتە زەوی. ڕابش واتە چی؟ خۆڵ و خاشاک. دێتی واتە پیسی قاپەکە پیسە. تایدی و ئەنتایدی عەکسی یەکترن. Listening 149. Listen and point. Cub. Cube. Tap. Tape. Pip. Pipe. Listen and repeat. Cub. Cube. Tap. Tape. Pip. Pipe. Listening 150. Listen and chant. A lion cub is playing with a cube. Cub, 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 cube, cube, cube. An orange pip is in a pipe. Pip, 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 pipe, pipe, pipe. There's tape on the tap on the sink. Tap, 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 tape, tape, tape. Listening 151. Listen and circle the correct word. 1. Cube. 2. Pip. 3. Tap. 4. Cub. 5. Pipe. Lesson 4 وانەی چوارە. شۆرت ڤاوڵ و لۆنگ ڤاوڵمان هەیە. پیتە بزوێنی کورت لەگەڵ پیتە بزوێنی درێژ. کەپ ئەو یووە ڤاوڵە کورتەکەیە. کەپ ئەو یووە ڤاوڵە کورتەکەیە. کیوب ئەو یوئیە ئەمە چییە لێرە؟ ئەمە ڤاوڵی درێژە، لۆنگ ڤاوڵە. تاپ ئەمە شۆرت ڤاوڵە، بەڵام لێرە کاڵی تەیپ. تەیپ. پیپ. pipe. Pip. Pipe. Number 3 alert. Circle the short vowels. بازنە بێنە بە ڤاوڵە کورتەکانە، خەتیش بێنە بەژێر ڤاوڵە درێژەکانە. تیم ئەو ئایە باشە، ئەمە شۆرتە، بەڵام کاڵی کیوب باشە، کاڵی کیوب ئەمە چییە؟ ئەمە درێژە، ئەو یووە. تاپ شۆرت ڤاوڵەکە کامەیە؟ ئەیەکەیە. یەک دانەمان هەیە، ئەمە شۆرتە. تەیپ ئەمە چی؟ ئەمە لۆنگە، کاتە بێ خەتی بەژێرا بێنین چکە یەکەمان هەیە. تایم ئەمیژە خەتی بەژێر ئایەکە هێنین. کەپ چییە؟ کورتە، یەک دانەیە، ئەیخینە بازنەوە، بەڵام پایپ دوانە خەتی بەژێرە ئاهێنین. ئەمی تریشیان سەری ڤیدیۆکەکەن و گوێ لێگرن و بازناهێنن بە وەڵامە ڕاستەکەیە. کەپ واتە بێچوو، کیوب هەمووتان بینیوتانە کیوبەکانە، تاپ بەلوعە، تەیپ شریت تیپ، بەڵام ئەو شریتانەی کە لەزگەی پێوەیە
مثلا لكو بكارية هنن لا صيدلية كان هيا وكو لزقوايا بيوي بو برين بكارة هنري بواتاي شريتي جيا ياو شريتاني كا أو لزقي بيوي كبو برين بكارة هنري بيب واتا ناوك بايبيش واتا بوري. Listening 152. Listen and read. Class 2L play was a great success by Lucy Grant. This year, Class 2L's play was Vet Story. The play was in our classroom on Tuesday morning. I was the vet in the play. Jack and Ruby were ill animals. Jack was a rabbit and Ruby was a cat. My costume was a vet's white coat. Jack's was a fluffy tail and big rabbit ears. Ruby's costume was a big cat's head. In the story, the rabbit was scared of the vet, but in the end, he was very brave. The cat was very old and tired, but in the end, it was happy and well. The play was lots of fun. Our families were very happy and proud of us. Thank you to our English teacher, Miss Green, for her work. And thank you to our mums and dads for the costumes. Primary 2 was brilliant. We are really looking forward to Primary 3. لا برا سوشاش أمر دينا مانهيا بابزانين بس چيكن. This year, أمثال Class 2L's play was Vet Story. أمثال شانۆگەری پۆلی 2L چی بوو Vet Story بوو. Vet واتە پزیشکی گیان لەبەران چیرۆکی پزیشکی گیان لەبەران بوو. The play was in our classroom on Tuesday morning. شانۆگەریەکە لە کلاسەکەی خۆمانە بوو لە ڕۆژی سێشەممە بەیانێکی واتە بەیانی سێشەممە. I was the vet in the play. ئەڵێت من پزیشکی گیان لەبەرەکان بووم پزیشکی گیانداران بوو. Jack and Ruby were ill animals. Jack و Ruby خۆیان کردبوو بە دوو گیان لەبەری نەخۆش. Jack was a rabbit. Jack چی بوو کەروێشک بوو and Ruby was a cat. Rubyش پشیلە بوو. My costume was a vet's white coat. جلەکانی ئەو چی بووە جلەکانی ئەم چاکەتە سپیە بووە کە هی دکتۆری هی پزیشکی گیان لەبەرەکانە لەبەریەکەن. دیتریش لەبەریەکە هیتر ئەم جلی دکتۆرەی لەبەر کردووە. Jack's was a fluffy tail and a big rabbit ears. Jack جلەکەی چی بوو؟ کلکەکەی فلافی بوو. ئاها یعنی خەپانە و نەرم و کلکێکی وای هەبوو. هەروەها دوو گوێچکەی گەورەی کەروێشکیشی هەبوو. Ruby's costume was a big cat's head. جلەکەی ڕوبیش چی بووە؟ جلی پشیلەی لەبەر کردووە باشە؟ کەواتە جاک جلی چی لەبەر کردووە؟ هی کەروێشک ئەمیش جلی پشیلە. In the story لە چیرۆکەکەیە the rabbit was scared of the vet. کەروێشکەکە ئەترسێ لە دکتۆرەکە. But in the end he was very brave بەڵام لە کۆتاییە زۆر ئازابێت. The cat was very old and tired. پشیلەکە زۆر هیلاک و ماندوو زۆر پیر و ماندووە. پشیلەکە زۆر پیر و ماندووە. But in the end it was happy and well. بەڵام لە کۆتاییە دڵخۆشە و باشیش بۆتەوە باشیشە. The play was lots of fun. شانۆگەرێکە پڕ بوو لە خۆشی. Our families were very happy and proud of us. خێزانەکەمان زۆر دڵخۆش بوون شانازیان بە ئێمەوە ئەکرد. Thank you to our English teacher, Miss Green. سپاس بۆ مامۆستای ئینگلیزیەکەمان Miss Green for her work. مەبەستیە بۆ ئیش و ماندووبوونەوە و هەوڵ و ماندووبوونەی کە لەگەڵەمانیاوێتی. And thank you to our moms and dads for the costume. سپاس بۆ دایک و باوکیشمان بۆ جلەکان. Primary 2 was brilliant. پۆلی دووەمی سەرەتایی نایابن. We are really looking forward to Primary 3. ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە چاڕێوین کە مەسەلەن چۆن ئەڵێ بچینە پۆلی 3 کلاسی 3.
Read again جارێکی تر بیخوێنەرەوە. Circle the false بازنە بێنە بە شتە غەڵەتەکانە and write the correct word وەڵامە ڕاستەکە بنووسە. The play was on Thursday. شانۆگەرێکە ڕۆژی پێنجشەممە بوو نە سێشەممە بوو. The play was in the afternoon. Afternoon هەڵەیە کەی بوو بەیانێ کەی بوو. Afternoon هەڵەیە بێ بنووسین morning. The play was in the playground. شانۆگەرێکە لە playground بوو. نەخێر لە کلاسەکەی خۆیان بوو. Playground بازنەی پیاهێنی ئەنووسین چی classroom. The vet's coat was blue. جلی دکتۆرەکە شین بوو. نەخێر جلەکانی سپی بوو. ئەنووسین چی white. The rabbit's ears were little. گوچکەی پشیلەکە بچکۆلانە بوو. نەخێر the rabbit's ears were big. گوچکەکانی گەورە بوون. Little بازنەی پیاهێنی little والتە بچووک ئێگەر بڵێ گەورە ئەڵێ چی big. Miss Green is the art teacher. Miss Green مامۆستای ئارتە تیچەی هونەرە. نەخێر تیچەی ئینگلیشە. ئەنووسین English. ئەمەش وەڵامەکانە. Morning, classroom, white, big, English. 153. Listen and write T, true, or F, false. 1, Our school play was about animals. The costumes were animal costumes. 2, The play was on Wednesday. 3, I was a builder in the play. My costume was a builder's hat and coat. 4, Jane and Simon were doctors. Their costumes were white coats. 5, Our families were very happy and proud. لاپەڕە سەوحەوت. Read, circle and underline or. بیخوێنەرەوە بازنە بێنە بەوانەی کە نووسراوە and خەت بێنە بەژێر or. I like donkeys and horses. من حەزم لە donkey و horse. بەڵامەوەی ترەڵێ I don't like dogs or cats. من حەزم لە سەگ و پشیلە نییە. کاڵێ حەزم لە شتێکە کە شتەکە پۆزیتیڤ بێ and بەکارەهێنی. بەڵام ئەگەر نێگەتیڤیتیا بێ ئەتوانی or بەکاربێنی. جیاوازەکان هەر ئەوەیە. I don't like tennis or football. ئۆرمان هەیە کاتە خەتی بەژێراهێنی. I like cakes and bananas. بازنەیەک نین بە دەورە. I can't swim or write. خەتی بەژێراهێنی. The living room was dirty and untidy. ئەیکێتە بازنە. Today we've got English and math. خەیتە بازنە. We haven't got science or PE. خەتی بەژێراهێنی. هەر یەکە لە and و or بۆ بەستنەوەی دوو شتە بە یەکترەوە. بەڵام and لە پۆزیتیڤە بەکاریەهێنین or لە نێگەتیڤە. ئەیتوانی بڵێ I like donkeys, I like horses. بەڵام هەردووکی نووسانەوە بەیەکەوە I like donkeys and horses. ئەمیان ئەیتوانی بڵێ I don't like dogs, I don't like cats. بەڵام ئەڵێ چی I don't like dogs or cats. دوو جار I don't like دووبارە ناکاتەوە. لە پۆزیتیڤەکان and بەکارەهێنێ لە نێگەتیڤەکان or بەکارەهێنێ. workbook لاپەڕە سەودوو. پیتەکانی تێکەڵاو کردووە یعنی شتی تری بۆ زیاد کردووە تۆ وشەکانە دۆزیتەوە. بۆ نمونە من لێرە وێتم بۆ دۆزینەوە کچە دەستی تەڕە بازنەمان هێنا بە وێتە. تۆش لەمانەی ترە ئەو وشانەی تر بدۆزەرە و بیخەرە بازنەوە. ئەمەیان چییە؟ سەری ڕسمەکانەکەی ناوەکەی نووسی. بۆ نمونامە چییە؟ There are some photos on the ئەمە سەلاجەیە. نووسیم fridge. This boy is ئەم کوڕە یارمەتی ئەوی ترەیە نووسیم kind. ئەم دەکانە لاسارن ئەنووسی چی کچەکە دەستی تەڕە ئەنووسی چی؟ ئەم کوڕە دەستی وشک کردوتەوە چی ئەنووسیت؟
لێرەش ڕستەکان تێکەڵاو کراوە ڕێکی یەخەیتەوە و ڕستی مانەداری لێ دروستەکەی پاش و پێشکراوە تۆ بێ ڕێکی بخەیتەوە ڕاهێنانی دوای ئەم بۆشاییانەمان هەیە تۆ بێ لە بۆشاییەکانە یان بنووسی was, wasn't, were, weren't یەکێک لەمانە نووسیت سێری نمبر 1 کەن Rosie and Tim were in the park باشە بۆچی وێرمان هەیە چونکە باسی ڕۆزی و تیم ئەکەین باسی دوو کەسەکەین کاتێ لە کەسی زیاتر بێ وەر بەکاربێنین Tim was very kind بۆچی و نووسیمانە Tim was very kind بۆ ناڵێن Tim were لەبەرەوەی Tim یەک کەسە باشە Tim زۆر مهرەبان بوو The babies weren't cold they were hungry مناڵەکان سەرمایان نەبوو برسیان بوو ئەڵێن مناڵەکان the babies مناڵەکان چەندێکن لە یەکێک زیاترن لا ڕسمەکە پێم وابێ دوو کەس بوون لە کلاس بووکەکە مناڵەکان سەرمایان نەبوو کەواتە مادەم کۆیە بێ وێر هەڵبژێرین مادەمەش ئەڵێ سەرمایان نەبوو ئەبێ نەگەتیڤەکەی هەڵبژێرین کەواتە weren't هەڵبژێرین برسیان بوو they were hungry Number 3 It was raining بارانە باری Rosie and Tim باشە باسی دوو کەسەکە کە باسی دوو کەسی کرە بە was هەڵبژێرین یا were هەڵبژێرین Rosie and Tim were very wet Rosie و Tim زۆر تەڕ ببوون Mom wasn't wet بەڵام دایکم ئەو تەڕ نەببوو دایکم چەند کەسە یەک کەسە ئەڵێ تەڕ نەببوو کەواتە was هەڵبژێری بە نەگەتیڤەکەی Mom wasn't wet وشک بوو She was dry وشک بوو چوارەم و پێنجەمیش ئێوە ژۆک و من ئەگەر یەک کەس بێ was هەڵبژێرە ئەگەر لە یەکێ زیاتر بێ were هەڵبژێرە ئەگەر پۆزیتیڤ بێ was نێگەتیڤ بێ و شتە نەکرابێ نەبوو بێ weren't هەڵبژێری بەڵام بۆ یەک کەس بێ شتەکە نێگەتیڤ بێ و نەکرابێ wasn't بە هەڵبژێری کەواتە was wasn't پۆزیتیڤ و نێگەتیڤە بۆ یەک کەس weren't پۆزیتیڤ و نێگەتیڤە بۆ چەند کەسێک لاپەڕە 104 ئەم لاپەڕەیە شیکار مەکەن بچن بۆ لاپەڕە 105 لاپەڕە 105 چیمان هەیە دەنگەکانە tap ئەگەر لەتر ئیەکی بخەیتە سەر ئەبێ بە چیە بێ بە tape باشە tap ئیەکمان سەر ئەی cup ئەگەر یەکی بخەیتە سەرە بێ بە چیە بێ بە کیوب ناوەکانیان لەژێریا بنووسە دوایە و ئەم بۆشاییانەت هەیە وەڵامی ئەم بۆشاییانە لەکوێ هەیە خۆی وەڵامەکانی یاویتە تێ بە هەڵبژاردن بەڵام ئەگەر نەوزانی ئەوە شیکاریکەی کلاسبووکەکەت ئەهێنی لاپەڕە 105 هەموو وەڵامەکان لێرە هەیە و هەمووی کراوە بە بۆشایی بەم شێوەیە هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆمان لەوانەی داهاتوو دوو لاپەڕەی تری وەرکبووکەکەمان هەیە بۆتان ڕوونەکەمەوە ئێوە شیکاریەکەن وانەی پێنجەم و شەشەمی و هەروەها گرامە فرێندیش 4 لاپەڕەمان هەیە هەتاوەکو وانەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ